حتى 9 في رمضان رنجا حفتة 9 في رمضان بلي مالاوا ها رمضان كتر إتر كامان أمينين وكامان أجينو خصمتي أوان إتر تنا خوي أزانيت خوي بخاتي جوري خود خوي بمان جنا تا أوني رمضان توا أكينو بو حرمة جورو أجرينو بلايتو اللهم آمين. عزيزة كانم إما لبابت كاين ترى زور باسي أخلاقو باسي قوة إيمانو باسي معاملة كردن لقل خواي پروردگارو باسي معاملة كردن لقل نفسي خوان زور كرد أم شو أشينا خزمتي تقوى أشينا خزمتي أوي تشلكوي تقوى من خو مبين مو تو لكوي تقوى خو تبينيتو لكوي خو باريزيا خو تبينيتو من لكوي خو باريزيا خو مبين مو سنگی محک خوپارێزی لە گوناه سنگی محک خوپارێزی لە حرام سنگی محک خوپارێزی لەوانەی کە خوا قەدەغەی لێکردووە سنگی محکی ئینسانی ئیماندارە خوپارێزی لەوەی کە خوا ڕەدی ئەکاتەوە نایەوێ سنگی محکی ئەم بەشەرەیە ئیتر خۆمانوکردنەکانی تری ئەگەر ئەمەیتیانە بێ بەڕاستی ئەتوانین بڵێین زۆر وەرگیراو نابن لای خوا چونکە خوا خۆی نەخشەکەی بۆ کێشاوی بەپێی نەخشەی ئەو ئەڕۆی ڕێکە ڕۆی لنخشي أو لا أدي إتر لا دعوة إتر خواد سيلة برداي تفرميتي تو خد بو خد سياقتي خوتكي تو بو خد الرياضي خوتكي بو أميدكم إن شاء الله أمشو يما بس بم نخشى بروين كخوا جل جلاله دواما ليكا نخشك أميه فاتقوا الله ما استطعتم فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. أم آية الزور قورة معاملة لقل تقوى داري إنسان أكا زور قورة معاملة لقل أكا فاتقوا الله ما استطعتم تو أمانة أتواني تقوى في هذا كيف هذيك تو زورتر أتواني في هذا كيف هذيك أو كمتر أتواني بقدر تقواكي خوي خوا معاملة لقل أكا وخوا بلو بايكي برزكاته لقيامته وخوا بلو بايكي نزم داني لقيامته فاتقوا الله ما استطعتم لخوا بترسى بقدر أوي أتواني باريزقار بالسنوكاني خوا يعني سنوري خوا مشكينا يعني خوا نخشيكي بك شايو تتي أمر ريقايك مشكينا أم ترجينا مشكينا سنت خوا تيتي مشكينا فاتقوا الله ما استطعتم واسمعوا جبقره زور جاري مجيبان أنه قيل نجينا أقري زور شمان بيوتين درسي رابردو وثمان والله لم يجي إسلاما لا أتوانم بلم لهزار صالي رابردو تا إستا بقدر يك صالي إستا قصة لسدين ناكري خطبة ناوتري قصة ناكري داعي قصة ناكا بانقواس قصة ناكا بس بوشي كاريگري نية أو جمان نقان به شوية تجوش كمان بس خزن نبو رويشتا لجوش كيتر مانو واسمعوا باسي كاتي باسي خوا باسي واسمعوا أكا يعني جيب قربوي يعني إتر خيالنا الرابا ملاولا يعني تشتكانوك خوي وربقري واسمعوا وأطيعوا جرالج به هر السماع نية جرالج بي تو من على كتلي تخواب شوفوا بازار بكيلو ميوبيك بكرة كي أرواتو كي يتو أما صني محكة شي أهين اللي ميوكا صني محكة تشبيهنا به أجر جو بقري لتو تو بيالي ميوانا كم نيو ساعات كاتية دابن شيء لمالمانا أو 2 ساعات ميوكا ينتي كي جرالي بستويتي بس جرال نبوه واسمعوا وأطيعوا وأنفقوا ببخشة تشي أبخشي لا تشي أبخشي ببخشة لا تشي أبخشي آية بخشينا كي تو أوية خوايبت أو بخشيني تو أوية خواي قبرة قبولك وأنفقوا لا تشي أبخشي لكاتي خو تبخشي لجلفان تبخشي لوضعي خو تبخشي لإصلاحتي خو تبخشي لچی بخشی أماني كدانشتين هر يكي 1 ساعت ببخشين 1 ساعت زور شد جبجي كين زور سي قورة جبجي كين 1 ساعت بلين 1 ساعت بدم يكو بين زورك صدان ساعتك من أقل حياتي خم لشورجك 4 ساعات كما نبو دامنا شورجي من 20 ساعات 4 نية 4 بخز خدمتي أم دينة 4 بخم خدمتي أم دينة
شتی زۆر گەورە خوڵقێنین. بۆیە ئەگەر 100 گەنج لەو بازاڕە هەر یەکەی 2 سەعات پەبژی بکەن و خوێن و مۆبایلە بکەن مەشغوڵ بکەن 200 سەعاتەکە. 200 سەعات لە شەریکەیەکە بزانێت چییە خوڵقێنێ. 200 سەعاتی شەریکەیە چییە خوڵقێنێ. بیکەرە شەریکە بزانێت چییە خوڵقێنێ. 200 سەعات بزانێت چییە خوڵقێنێ. ئازیزەکەم شتی زۆر گەورەیە خوڵقێنێ. 200 سەعاتی شەریکەیە. لە بەعزێ لە وڵاتەکانە ئەڵێن ئەگەر 1 دقیقە بوەسی 1 دقیقە لە ئیش لە مەعمەلێکە 1 دقیقە بوەسی کەڵەکەی بێ لەسەر شتێک هاتووەڵێن تۆ 1 دقیقە وەستای 1 دقیقە پارە و لێ بڕێ چونکە تۆ مەجالی 1 دقیقە هەیە بڕغوویەتن کەیت و بڕغوویەک ئەد لە دەست دەرەچێ بڕغوویەکی تری لەسەرێ ئەو بڕغوتن نەکەوێت بڕغوویەکی تریێت بڕغوویەکی تریژێت کەواتە 1 دقیقە. بۆیە خوا کاتێک کە مامەڵەمان لەگەڵ ئاکا لە قیامەتا پرسیارمان لێکە ئافەرمێ کاتەکانی لە چیا بەسەر برد. ئەی برا گیان پرسیار لە من بکا بڵێ کاتەکانی لە چیا بەسەر برد. لە چیا بەسەرم بردیێ چەندێکم کردێتە خەو چەندێکم کردێتە قسەی بێکەڵک چەندێکم کردێتە سەیری مۆبایلەکەم چەندێکم کردێتە سەیری شتی بێکەڵک چەندێک خۆمم خەڵەتان دەبێت چەندێک خۆم خەڵەتان دێ چەندێک خۆمم کوشت بێ ینی خۆم خەڵەتان دێ ینی کاتەکانی خۆمم کوشت بێ. بۆیە ئەزیزەکەم وەسمعوا وەئەطیعوا وەئەنفقوا خەیرا لئەنفوسیکم. ببەخشن چونکە بۆ خۆتانە بۆ خۆتان. خوا پێویستی بە بەخشینی من نییە بەس تۆ خۆت پێویستە بە بەخشینە بۆ خۆت پێویستە بە بەخشینە بۆ خۆت. بۆیە لە هەرکوێ شتێک پێویست بوو تۆ ببەخشی ببەخشە کات پێویست بوو ببەخشە پارە پێویست بوو ببەخشە چونکە نامێنێ دوایی نەکات و بەدەسۆبێنێ نەپارە. عەزیزەکەم نەکات نەپارە نەشەو ڕۆژ بەدەسۆمێنێ پەتاڵ پەتاڵ ئەگەڕێیتەوە دەست هیچ بەتاڵیتیان نیە هیچ شتیان نییە. ئەی لەو کەسەی کە لە ڕۆژێکە 1 سەعاتە بەخشێتە خوا 1 سەعات ئەڵێ خوایە ئەم سەعاتە لە ژیانی نانی تۆیە هەر تایبەتە بە تۆ ئیتر هیچی تر نییە. سەعاتێ بێدەنگ بە لەبەر خوا سەعاتێ چاو بنوقێنە لەبەر خوا سەعاتی سەیری قورئان لەبەر خوا سەعاتێ لە مزگەوت بینێرەوە لەبەر خوا سەعاتێ مەڕۆ بۆ بازاڕ لەبەر خوا سەعاتێ مەڕۆ بۆ بازاڕ لەبەر خوا. بڵێ خوایە تۆ وتە بازاڕەکان ئەبغەض البلادن بێزراوترین بیلادن. خوایە دەی ئیمڕۆ 1 سەعاتم تەرک کرد لە بازاڕ بە تایبەتی بۆ گەنجەکان تکا ئەکەم. ئازیزەکەم 200 گەنج دابنیشێ لەو بازاڕە لەسەر کورسی لەسەر تاوڵە لەسەر مێز 200 گەنج بە کۆی ئەم بازاڕە یەکی 1 سەعات 200 سەعاتەکە 200 سەعات زەرب و تەقسیم کە بزانین چەند دەقایەکە دوایی بێت تەقسیمی کە بزانین چەند ڕۆژەکە زۆرەکە. لە ڕۆژێکا تۆ توانین چەندێک قورئان خوێنی ئەگەر بڕیار بێ 35 دقە یانی 35 دقە تۆ جوزئێ بخوێنی بزانێت 200 سەعات چەند جوزە قورئانەکە زۆر زۆرەکە. بۆیە تکا ئەکەم مەوزوعی ئەم کاتە بە هەند بگرە خەیرا لئەنفوسیکم ئەوە خەیرە بۆ خۆتان خەیرە بۆ خۆتان. ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. هەر کەسێ ئەو ڕژدێ لە گیانی خۆی دەرکا یعنی سنگ کاتۆ بۆ خوا دەست کاتۆ بۆ خوا دڵ کاتۆ بۆ خوا. خوای گەورە فەرمی ئەوە ئازادە ئەوە سەربەخۆیە ئەوە سەرفرازە لە ڕۆژی قیامەتە. چەندێک دڵمان بۆ خوا ئەکەینەوە چەندێک دەستمان بۆ خوا ئەکەینەوە چەندێک مێشکمان بۆ خوا ئەکەینەوە چەندێک قەناعەتمان بۆ خوا ئەکەینەوە چەندێک قسەکانمان بۆ خوا ئەکەین چەندێک هەڵسانمان بۆ خوا ئەکەین چەندێک دانیشتنمان بۆ خوا ئەکەین. ئەوانە هۆکاری سەربەرزیمان لە قیامەتە. باقیەکەیتی هەمووی مەحسوبە و دوایی محاسبەکردنە لەسەری. پارێزگار بن و سنوورەکان مەبەزێنن. خوا فەرمێ پارێزگار بن سنوورەکان مەبەزێنن چکە من سنوورێکم کێشاوە تۆ ئیشکێریت و من عقوبەتە دەم ئەگەر خوا بەزەینێ عقوبەمانەدا. اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق حسن. حديثك وا فەرمێ لە هەرکوێ بووی لە خوا بترسە خەڵک دیارە دیارێت تۆ لە خوا بترسە خەڵک چاوی واتیەوە تیاتۆنێ لە خوا بترسە هەرچێک وا لە بەردەسا لە خوا بترسە. بۆیە ئەگەر من کەسێ وا لە بەردەسماوێ لە خوا بترسم لەبەر خوا عەزێتی نەکەم لەبەر خوا پارێزگاری لەم شتە بکەم کە وا لە بەردەسما
لەبەر خوا دەست بۆ ئەو شتە نەبم، لەبەر خوا لە دایرەکەمان خیانەت نەکەم، لەبەر خوا گەنجەکە لە دایک و باوکی خیانەت نەکا، لەبەر خوا نابێ بیکا، لەبەر خوا بێ خۆی پارێزی لەو بازاڕە، لەبەر خوا بێ نێرگە لە نەخوا نەک لە من ترسی و لە تۆ بترسێ، لەبەر خوا ئەبێ مەشروب نەخوا کە زۆر عەزیەتی دەرونی دام کۆمەڵی گەنجتان وەڵام مامۆستا ئێستا وەکو ئاوە قورێ. لە بیلادی مسلمانە، لە وڵاتی مسلمانە، لە شوێنێکە 8 مزگەوتی هاتیە جومعی تیاکرێ مەشروب بخورێ، مناڵەکان و گەنجەکان و عەداگە بیبەن. ئێمە لە کوێی پارێزگاری کردین لەم شناسە دینیاین کە خواوە ئێمەی تۆ مسلمانن؟ لە کوێی؟ من لە کوێم؟ من چەند ساعت چوون بۆ یاڵەوتم خوا بکا بە قوربانتان تو خوامەی خۆن نەمکردووە، والله عقوبە خۆم، والله عقوبە خۆی، والله مامۆستاکان عقوبە خۆ، والله ئێمە عقوبە خۆ، والله دایک و باوکان عقوبە خۆ، والله ئەگەر تۆ نەگەڕایەوە دوای کەسێکا بۆ کوڕەکەت دەستی بگرێت و لێی خوا بکا بە قوربان ڕەفیقی کە پارەی بۆ سەرفەکەم ڕەفیقی بکە، والله عقوبە خۆی، والله باجەکەی دێن هەمومان. بۆیە ئەزیزەکانم زۆر گرنگە ئیمشەو ئەم بڕیارەیەک لاکەرەوە بین، چونکە ئەم شەوی 27 بڕیاری حەسمە لە ئیمان و ئەخلاقی ئێمە. هیچ کاتێ مزگەوت ئەوەنە فول نەبوو مەسەڵەن لە شەوەکانی ترا، ئەوە بۆچی تۆ ئیمشەو ئەمەنە فول لە مزگەوتەکان؟ ئەوە بۆچی کەعبە ئیمشەو جمەی نایەت، یعنی جوڵە ناکا، ئاوا هەمووی لکاوە بە یەکۆڵێ تەواف بۆ ساوە لە کەعبە لەبەر ڕێگە نییە بڕوا بسوورێتەوە. ئەوە چییە؟ بۆچی ئیمشەو ئەم هەموو مسلمانە چوونەتە مزگەوتەکان؟ ئێستا لە بازار ڕۆهاتین و لە بێسان سوهاتین لە بازار یەک دوکان نییە دەرگای کراوێتەوە. ئەوە بڕیارماندا ئیمشەو دێ ئەم بڕیارە ئەوە بڕیاری حەسم دێ، ئەبێ ئیمشەو بڕیار بین ئەو گەنجەی دەستی بردەوە بۆ یەک بتڵ مەشروب، ئەو گەنجەی دەستی بردەوە بۆ یەک بۆ تەنها بۆ یەک قوملێرگەلە، ئەو گەنجەی دەستی بردەوە بۆ یەک جگەرە، ئەبێ ئیمشەو بڕیارە با، ئەبێ ئیمشەو بڕیار با بڵێ خوایە شەوی حەسمە لەگەڵ تۆ، شەوی حەسمیشە لەگەڵ خۆما، خوایە ئەوە بڕیارمدا ئیمشەو ئەم بڕیارە بەم و ئیتر نەیشکێنم. اینجا ئێمە ئەتوانین هەنگاوی جدی بنین بەرەو قیامەت ئەگینا وەستاوی نەڕۆیشتووی. اینجا مەلائیکە هاوکارمانە، والله ئەگەر خۆمان هاوکوفر نەکەین لەگەڵ مەلائیکە ئیمشەو، لەگەڵ ئەو هەموو ڕەحمەتە ئیمشەو دائەبەزێ، والله ڕەحمەتەکان شمولمان ناکەن، والله ئەبێت چاوەڕێ بکەین و بین خوایە تۆ ئەمشەو زۆرترین مەلائیکە و لە ئاسمان و ناردە بۆ زەوی، زۆرترین پاڵپشت ناردە بۆ زەوی، خوایە دێت تۆ پاڵپشتمان بۆ ئێمەش دەستمان گرتووە بە دەستی مەلائیکەوە، خوایە ئەمشەو شارمان ناوە بە شانی مەلائیکەوە، خوایە ئەمشەو هاوکارمان بۆ دەستبارمان بە بۆی بگەڕێنەوە. بۆیە فەتەقوا الله ما استطعتم، بترسە لەوەی خوای گەورە لە هەلک و یەکبووی لەخوا بترسە، و ئەتبیعی السەیئەة الحەسەنە، تا ئێستا ئەگەر گوناهێکمان کردە با بەیانی چاکە بکەینەوە سەریع، ئیمشەو چاکە بکەینەوە سەریع، تەمحوها ئەیسڕێتەوە، موژدەیەکی زۆر گەورەیە ئەیسڕێتەوە. ئەمشەو بڕیار بدە خراپەکانی هەفتەی ڕابردوو دەسڕێت، مانگەکانی ڕابردوو و ساڵەکانی ڕابردوو دەسڕێتە، دڵنیاتەکەم براکەم. بۆیە تەمحوها وخالق الناس بخلق حسن، لەگەڵ خەڵکیا بە ڕەوشتی جوان مامەڵە بکە. والله ئەگەر مسلمانێک بڕیاری ئەم ڕەو جوانێ نەدا هەڵەی کردە لە ژیانی خۆیان، من هەڵام کرد ئەگەر ئەم بڕیاری ئەو ڕەو جوانێ نەدەم. بۆیە تکاکەم ئەمە بگرە گوێ بە جوانی، ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. والله چاوتروکان مسؤوليت، والله سيركردن مسؤوليت، والله گوێگرتن مسؤوليت، والله تەماشاکردن مسؤوليت، والله ڕۆیشتن مسؤوليت، والله دانیشتن مسؤوليت، والله هەڵسان مسؤوليت، والله خەوتن مسؤوليت، والله نەخەوتن مسؤوليت. دەیمە ڕۆتم بەخەوە لە پێناوی خوا، دەیمە ڕۆ لە پێناوی شتێکی بێکەڵکان بەخەوە، بزانە مسؤوليت یا مسؤوليت نییە. مسؤوليت عەزیزەکەم إن السمع والبصر والفؤاد، دەروونم چی هاتیا دڵم چی هاتیا مسؤوليت. أولئك كان عنه مسؤولا، خوا ئەفەرمێ ئێوە بەرپرسیارن
لە دانە بەدانەی ئەمانەی کە ئەیکەن بۆیە لە هەرکوێ باسی خراپی دین کریا و تو ئاوە گوێخلاق بوویت و وتت ڕاستەکە پەنا بەخوا بیتە هاوشەریک لە هەرکوێ خەیرێک گوتیا و تۆ وتە کورە دەی بەخوا ئەیتت چییە ئەمە هەر باسی ئەمەیە ئەبیتە نەیار ئەبیتە دوژمن بۆیە تکا ئەەکەم ئەمە زۆر بە گەورە تەماشا بکەن وە لە خۆتۆ بڕیار مەدە و شتەکان تۆ لێی نازانی بێدەنگ بەلێی بۆی بەرپرسیازی هەڵمەگری عەزیزەکەم گوێڕایەڵ بن و سەرکەش مەبن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی من ئەطاعنی فقد ئەطاع الله ومن عصاني فقد عصى الله برۆ پێغەمبەری خوا و نەهێکاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بخوێنەوە بزانە نەهیمان لە چی لە چەند شت لێیەکە لە زمانمان لە قسەمان لە هەڵس و کەوتمان لە ئوسلوبمان لە ڕۆیشتنمان لە هاتنمان بە هەزاران نەهی کەچی هەرەیکەم ئازیزەکەم ئەمشەو بڕیارێکی حەقیقی ببەخشە لەوەی خوا پێی داون اتقوا النار ولو بشق تمر تو خوا ببەخشە ئەگەر توانی ببەخشی ڕزیل بەبە لە بەخشین چونکە دڵنیا بە لەگەڵ تایەت خوا بەرەکەتە خاتە ماڵەکەت خوا بەرەکەتە خاتە حاڵت برادێکم هەیەڵێ وڵای مامۆستا هەرچی ئاڵتونی خێزانم بوو فرۆشتم و هەرچیشم بوو هەر هەموویم کردە کەسابەت لەگەڵ پیاوێکە ڕێکەوتم کەینی بۆ بێرم دەرمانی بۆ بێرم دەرمان وتی 150 ڕقمدا بە دەرمان و تەلەفۆن بەکردم کاکەوە دەرمانەکەم بۆ هێناوی ڕێکەوت بووین لەسەر ئەوەی 5,000 پارچە حەبی بۆ بێنم حەب وتی منیش هێنام و گیانمە جێ و تەلەفۆن بگوتم کاکە گیانەوە 5,000 پارچەکەم بۆ ئاودی بای 150 وەرەقەیە پارچەی $3 وتی ئەویشتی وەڵای نامەوێ وتم کولە وەعدمان وە لە بینە بۆ خاتی خوا من ئاڵتونەکەی خێزانم هەمووی فرۆشتە تو چی ئەژی بۆ خاتی قورئان وتی بەخوا برا نامەوێ ئەڵێن ئەو حەبە ئێستا لە بازاڕە پارە ناکە وتی 5,000 پارچە وتی زۆر ناومێد بووم و ناڕەحەت بووم وتی تەلەفۆنم بۆ برادەرێکی ترم کرد وتم باسی بەرهەمی ئەو بەخشینەکەین کە خوا داوامان لێ ئەکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوامان لێ ئەکا بەدەر لە قیامەت لەم دنیا چارەسەری دەردەکانمانەکە بەدەر لە قیامەت هەر لەم دنیا وتی وەڵاهی تەلەفۆنم بۆ برادەرێکم وتم کاکە 5,000 پارچە حەبم هەوردە هەمووی کارتۆنە بەخوا تکا ئەکەم شتێکم بۆ بدۆزە بابی کەمە شوێنێکە تاوە نەیفرۆشم وتی شتی وەڵا ژێرزەمینێکمان نەیبێتێک وتی کردمە ژێرزەمینێک بەیانی بردم و کردمە ژێرزەمینێک وتی دەرگای ژێرزەمینەکەم ئاوە قفڵ کرد و هاتمە دەرەوە سێرێکە مناڵێکی بچکۆلێ لە قەراخی بیناکا دەسیەوە گریان و وەریاری سینیەک شی لقمە قازی ڕژیاوە کەوتەتە ناو خۆڵەکە وتی منیش لامدا لای وتم ئەوە چێ گوڵم بۆچی ئەگریت وتی گریا وتی وەڵاهی ئەو سینە لقمە قازیم بەدەستەوە ڕژیا بۆ خۆ ئەوە بڕۆمە بکوژن لە ماڵە وتی وتم بۆمە قوربانت هەرچیەک پاکە کۆی کەرەوە بیکەرە سینەکە وتی لەگەڵ دانەیم و هەرچی پاک و کرمانەوە سینەکە وتی سێرەکەم پرچیەکی ماوەتەوە پاکەکانی هەموو شێکەڵی خۆڵ بووە ئەم هەڵەگری شیلەی ئاپێ و خۆڵی وەرکێوە ئەوی تشیان وتی ترتی بەخوا دی ئەم کوشن بڕۆمە بۆ ماڵ ئەمە بایی 11,000 ئەیکڕم ئەبێ 16 بگرێتەوە ئەبێ 3,000 قازانج وەرمەوە اینجا دایکی خۆشم نییە وتی زۆر ناڕەحەت بووم وتم خوایە ئەم فرسەتە هاتەتە بەدەستی من خوایە تۆ بەسەر ماتیای مەپەڕێنێ وتی دەستم کرد گیرفانمە سیرەکەم تەنها و تەنها 11,000 دینارە مافی ڕێک قیاسی نەکەی ئەو قیاسی سینەکەی ئەو وتی 11,000ەکەم پێبەخش تی تخوا مامۆستا ئەم چیرۆکەم بگێڕۆ چونکە من ئێستا پیاوێکی ترم وتی 11,000ەکەم پێبەخش وتی تر وردە دێتم ئەو دنکەشە پاکە ماوە کفۆیەکەین و ئەوشی بفرۆشێتە خازانجەکەی 3,000ەکە بۆ بێت وتی ئافرەتێ دایوە لامانە وتی کاکە وت چی ئەو مناڵە ئەگری و ئەوە خۆتاتان شۆش کرد وتم وەڵاهی هیچ پاقلا لقمە قازەکەی پژیارە ڕاستیا و ئێستا من هەر 11,000 پێ بوو بەخوا 11,000ەکەم پێدا و ئەویش ئەڵێ 3,000 قازان جێبێ بکەم بڕۆ بۆ بەلای دایکم وتی ئەوش دەستی کرد گیرفانە 5,000 داپی وتی کوڕەکە چاوی سەمی وتی پێکەنی وتی وەڵا 2,000 دیناژی لە حساباتەکەی خۆ بزیە 15 کاتە 18 وتی هاتمە بۆ ماڵ هێشتا هەر دڵم لێدا هەرەڵێم باشە 5,000 پارچە حەب چۆن ساخەمەوە
وتی ئێوارە مەغریبمان بەسەرا هات و دانیشتین و نانمان خوارد وتی خێزان چایەکی باوردن تەلەفۆنێکم بۆ هات وتم بەڵێ وتی کاک فڵان کەس چۆنی وتم سەلامەت وتی حەفیان ترۆستۆکت نییە وتم بەرە وەڵا وتی وام ئەزانی ئەوان بیستیانە کە کابرا پەشیمان بۆ تۆ بەعزێ گاڵتەم پێ بکەن من زەرەرم کردە وتی دەی نایفرۆشی وتی دام خست وتم گاڵتەمەکە ناپیاو دام خست وتی دوای 5 دقە تەلەفۆنی بۆ کردم وتی ئەرێ بە قوربانم تۆ حەبوو نییە بۆ فرۆشتن وتم بەڵێ هەمە وتی دەی برا من ئەمەیە لێ بکڕم وتی دام خست وتم گاڵتەمەکە ناپیاو وتی هەر تێوا تێگەیشتم کە ڕەفیقەکانم گاڵتەم پێەکەن وتی ئەم جارە تەلەفۆنی بۆ کردم وتی کوڕی کاکە تۆ بۆ تەلەفۆنە داخیوە ڕووما وەڵڵا وەبیلاهی ئەو حەبەم گەرەکە دێتە کڕم وتی منیش وتم دەی وەڵا هەمە ئیفرۆشم وتی پارچەیە دەیوە چەند وتم پارچەیە دەمەوە $10 $12 کوڕە وتی بابە بۆ خاتی خۆ $12 وەرە ئاسمان تو باسی چێکەی وتم دەی بەخوای دەمە $10 وتی وا تەلەفۆنەکەم داخست وتی جارێکتر کردی وتی عیبە تەلەفۆن دامەخەوە ڕووما کاکە وەڵا من دێتە کڕم وتی ڕێکەوتین بە $10 $3 بۆ $10 خوای گەورە نایەوێ ئازاری ئەو مناڵە کە تۆ هەڵەگرتە و ئازار و بژی تۆ نایەوێ دنیا بە نایەوێ ئەمە هەر دنیایە قیامەتەکەی ماوە وتی وەڵاهی وتی دەی کاکە ڕێکەوتین بە $10 وتم دەی چی بکەم ئێستا وتی ئەڕۆی لای فڵان کەس لە بازاڕی مەولەوی لەوێ 5 دەفتەر وەرەگری لە فڵانە کەس بۆ تەلەفۆنم بۆ کە وتی ڕۆشتم وتی هەروام ئەزانی خەیاڵە وتی چوم وتم کاکە فڵان کەس داویتی وڵات تەلەفۆنی بۆ کردمەوە 5 دەفتەر وتی سەیری پارەکەمە کردم و خوایە تۆ 13,000 لە من وەرگرت لە مقابلی 5 دەفتەرە لە مقابلی 5 دەفتەر تۆ 13,000 لە من وەرگرت بەس بەخوا لە مقابلی 5 دەفتەرە وتی وەڵڵاهی مامۆستا ئەو وەزعی کە ئیسا من هەمە نییە 13,000 کە بەخشید لە پێناوی خوا ئەفەرمێ ببەخشە لەوەی کە هەتە چونکە دڵنیا بە خوای گەورە دەست بە تۆ بەرنادا لەو بەخشینە وتی مامۆستا هەر لەوێ گەڕیامەوە بە خێزانم وتم ئەمە 150 وەرەقە بۆ تۆ ئەمەنی ئاڵتون و تەرتیباتەکە کە داو پێم زۆر مەمنونم ئەمەش 150 بۆ سیارێ بکڕە بۆ خۆت ئەمەش 200 وەرەقەیە بینێتەوە من کاسبی پێواکەم وتی ئێستا گەورەبوونی من ئەو 13,000 تۆ ئەم شتە ڕەنگە زۆر قووەتی نەبێ لەلات بەڵام دڵنیاوە خوای گەورە دەست تۆ بەرنادا لە کاتێکا کە لە حیاتی خۆتە بەخشی ئیتر ماڵە ئیتر قسەتە ئیتر کاتە ئیتر ڕۆیشتن و هاتنتە واللهی خوا دەست تۆ بەرنادا بۆیە فەوائیدی ئەم سەدەقە سوودەکانی ئەم سەدەقە تۆ ئەیکەی یەکەم شت ڕازیبوونی خوایە و نزیکبوونیە لە خوا فەرمێ ئەوە تۆی من پێم بەخشیوی تو ئەی بەخشی تۆ بە من چونکە شەماڵی ڕەحمەتیە فەرمێ پێش ئەوەی بگاتە دەستی هەژار خوا ئەوە دەستی گرتە تۆ گەێتە دەستی خوا پێشەوەی بگەیتە ئەو پیاوە بڵێها خوا ئەوەیە کردوتە چێ دەستی خوا شتێ بچێتە دەستی خوا هەروە گاڵتە نییە خوا تون مامەڵی لەگەڵاکە خاڵی دووهەمیان گەشەکردنی گیانی هاوکاری و خۆشەویستی لە بینی هەموویەوە وێ ببەخشە مەترسە لە بەخشین ببەخشە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیە لە بینی ئێمە و ئێوە ببەخشە مەترسە لە بەخشین ئازیزەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک سوێنی گەورەی خوارد بۆ ئەسحاب سوێنی خواردوێ وتی واللهی ما نقص مال عبد من صدقه آخر صدقه هەر ئەوە نییە پارە ببەخشی وڵا برایان ئەگەر ئێوە یەک سەدەقە بکەن یەک سەدەقە دەستی گەنجە بگرن نێڵن ئەمڕۆ فۆتێ والله گەورەترین سەدەقەتان کردە لە مێژووی خۆتانە چونکە زوو گەنجەکان زۆر وان لە بۆتەی فەوتاندنا هەجمەکان زۆرن لەسەریان کۆمپانیاکان زۆرن لەسەریان ئازیزەکەم بۆ یەک گۆرانی $500 $5,000 بۆ یەک نووسین 10 وەرەقە بۆ یەک شت کە تۆ پێ بڵێن ئەبیتە ترێندی ئەم شتە ئەبیتە ڕەمز لە ناو ئەخەڵکا شتێ بکە کە خوا پێی ناخۆش ئەبیتە ڕەمز 1000 وەرەقە 1000 وەرەقە
بۆیە شەڕ نەوەساوە لەوەی کە ببەخشێ لە پێناوی ئەوەی خەڵک فاسد کار شەڕ نەوەساوە بۆیە شەڕی من و تۆ شەڕی داهاتووی من و تۆ شەڕی ئەخلاق واللهی شەڕی ئەخلاق چەند ئەم ڕەمەزانە تۆی گەورە کردە لە بواری ئەخلاقا و شەڕ لەگەڵ لا ئەخلاقیا بکەیت واللهی ئەوەنە گەورە بووی لەم ڕەمەزانە ئەوەنە عیبادەتە گەورە بووە لەم ڕەمەزانە ئەگەر ئەمەمان نەکردیا عەزیزەکانم زۆر زەرەرمان کردە و لە داهاتووە زەرەر دەکەین ومێ دەکەین خوای گەورە دەستە ئێمە بەرنەدا حتا ئەو لەحزەی ئێمە دەستمان بۆەوە بێت ومێ دەکەین خوا بە هانامانەوە بێ هەتا ئەو دەقەی ئێمە هانا بۆ ئەوە بین ومێ دەکەین خوای گەورە ئەم ڕۆژانەی کە تێپەڕێنێ بەسەرمانە خێری گەورەمان توشکات و بمان کاتە خاوەنی ئەو خێرەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە سەرێ لە ئاسمانە نازانی تەماشای چی بکەی خوا ئەوەنە ڕەحمات و بەرەکاتی بۆ داناوی خوایە بۆ خاتی ناوە پیرۆزەکان لەبەر خاتی اسمی عەظەمی خۆت لەبەر خاتی دەسەڵات و قودرەتی خۆت خوایە ئەم شەوە گەورە بکەرە نسیبمان خوایە هەموو ئەم مسڵمانانەی ئەم شەو دانیشن خوایە دەستمەنێ بەڕوویانەوە خوایە لیان وەرگرە و قوڵیان کە خوایە دەستمەنێ بەڕوومانەوە خوایە دەستمەنێ بەڕوومانەوە خوایە ئەو عیبادەتانەی کردمان لەم 27 ڕۆژ لەم 26 ڕۆژەی ڕابردووە خوایە هەمووی بخەرە سار تای تەرازوومان خوایە لە ڕۆژی قیامەتە بەدەستی ڕاز وەریگرینەوە یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا الله یا الله یا الله خوایە ڕەحم بە گەنجەکانمان بکە خوایە ڕەحم بە گەنجەکانمان بکە خوایە عاقیبەتی پیرەکانمان بە خێر بگێڕە خوایە بەرەکەت خەرە عومریان خوایە تەندروست باشیان کە خوایە هەتا ئەوان لە ناومانە بن و ڕیشی سپی و سەری سپی ئەوان لە ناومانە بن خوایە ئێمەش وەکو ڕەمز مامەڵەیان لەگەڵا بکەین خوایە وەکو ڕەمز مامەڵەیان لەگەڵا بکەین خوایە ئێمە بچوو بکەیتوە لە بەرامبەری دەسەڵاتەکانی خۆت بەڵام گەورەمان کە لە قیامەتە خوایە لەم دنیا بچووکمان کە و لە قیامەتە گەورەمان کە خوایە گەورەی دنیا هیچ لێو کۆتایی تێ خوایە تۆ لە قیامەتە گەورەمان کە خوایە دەستمەنێ بە ڕوومان و لەوەی کردومانە خوایە لێمان وەربگرە خوایە لێمان وەربگرە خوایە لێمان وەربگرە خوایە بمان خەرە بازنەی حیفزی خۆت خوایە فەرژینەکان نەشکێنین خوایە بۆ خاتی گەورەی خۆت خوایە ئەم شەو مبارەکە بکەرە ڕەحەمات بکەرە بەرەکات بیرێژە بەسەر ماڵ و مناڵمانە بیرێژە بەسەر وڵاتمانە بیرێژە بەسەر گیانمانە خوایە ئاسوودە و ئارامیمان پێ ببەخشە خوایە ئاسوودە و ئارامیمان پێ ببەخشە خوایە ئارامی بگێڕە بۆ وڵاتمان ئارامی بگێڕە بۆ وڵاتی مسڵمانان خوایە بە هۆشی خۆمانمانە بێنەوە خوایە دژایەتی ئەو کەسە بکەین کە دژایەتی تۆکە خوایە نەبینە دۆسیە ئەو کەسەی کە دۆسایەتی تۆ ناکە یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا الله یا الله یا الله یا الله یا الله یا الله خوایە ئەهلی غەزە بپارێزە خوایە لەم شەو مبارەکە بە ملیۆنان مسڵمان دوعاکەین دوعای یەک کەسمان وەرگرە خوایە دەستمەنێ بەڕووی یەک کەسمانەوە خوایە دوعاکانمان قبوڵ کە بۆیان خوایە بیان پارێزە خوایە کچەکانیان بپارێزە کوڕەکانیان بپارێزە خوایە ئەهلەکەیان بپارێزە خوایە خیامیان بپارێزە خوایە مزگەوتەکانیان پارێزە خوایە هەپڕون هەپڕون بوون خوایە دڵیان چاکەرەوە خوایە دڵی زاماریان برینارە خوایە گیان خوایە ساڕێژیان کە خوایە ساڕێژیان کە بەسەرکەوتن خوایە ساڕێژیان کە بەسەرکەوتن خوایە گەورەیان کە لە بەرامبەری ئەو جوولەکەی هەمەژێتەوە خوایە گەورەیان کە لە بەرامبەر زاوێنی هەمەجێت و خوایە لە بەرامبەری ئەمریکاوە گەورەمان کە خوایە نەبینە کۆی لێ ئەوان خوایە لوتیان بشکێنە خوایە ئەوەی دژایەتی مسڵمانەکە خوایە لوتی بشکێنە خوایە ئەوەی ئەهلی غەزە کاتە دوژمنی خۆی خوایە ببەرە دوژمنی خوایە لەم شەو مبارەکە داوا لێکەن یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا الله یا الله یا الله خوایە پشتگیریان کە و پشتیان بگرە خوایە خۆت دوژمنایەتی ئەمریکا بکە خوایە خۆت دوژمنایەتی جوولەکە بکە خوایە خۆت دوژمنایەتی جوولەکە بکە خوایە قووەتیان پێ بدە خوایە قووەت بە بە ئەهلی غەزە خوایە شکۆی مسڵمانانیان پێ بپارێزە خوایە ئێستا ئێمە بێشکۆین خوایە شکۆمان بۆ بگێڕەوە خوایە شکۆمان بۆ بگێڕەوە خوایە حکامی عەرەب لوت بشکێنە خوایە ئەوانەی پشتگیری لە ئەمریکا و لە سەوێنێتی عالەمیەکەن خوایە خۆت دوژمنایەتیان بکە خوایە خۆت ڕوبەڕوویان ببەرەوە یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین خوایە برسین تێریان کە ڕەجاڵن خوایە گیان گەورەیان کە خوایە ڕوت و ڕەجاڵن خوایە پۆشتەیان کە خوایە بێمەوان مەوایان بەرێ خوایە بێپەنایان تۆ بەرە پەنایان یا الله 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 یا الله
خۆی شفای نەخۆشەکانمان بە، خۆی شفای نەخۆشەکانمان بە، خۆی شفای نەخۆشەکانی هیوا بە، خۆی شفای نەخۆشەکانی نانەکەلی بە، خۆی شفای نەخۆشخانەکانمان بە یا ئەرحەم الراحیمین، خۆی نەخۆشەکانمان بە چاوی مەرحەمەت مامەڵە لەگەڵا بکە، خۆی بۆ خاتی گەورەی